حوتوی ڕابردوو حەسەنی ڕوحانی مێداڵی بە جەواد زەریف وەزیری دەرەوە، حوسێنی دێحقانی وەزیری بەرگری و عەلی ئەکبەری ساڵحی جێگری سەرۆکوەزیر لە تیمی دانووساندن سەبارەت بە وزەی ناوچی ئێران بەخشی کە لە نێو جلهێزەکاندا ویلایەتە یەکگرتووەکان لایەنێکی وتوێژ بوو. ئەو وڵاتەی لە ڕابردوودا ئاوا ڕاستەوخۆ لەگەڵ یەکتر لە سەرمێزی وتوێژ نەدەدیتران و پەیوەندیشی ئاساییان نەبوو. هەڵوەزگرتن بەرامبەر بە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا هەردووای شۆڕشی 1970 زاینی تێکەڵ بە وتاری دژ بە ئەمریکا و هەروەها هێرشکردن بۆ سەر حکوومەتی ئەو وڵاتە لە چەند ساڵی دوایشدا لە گۆڕێدا بووە کە وتوێژەکە ئەو هەڵوێستەی گۆڕی. I would argue that one of the biggest successes of his presidency دەتوانم بڵێم یەکێک لە سەرکەوتنە هەرە گرنگەکانی ڕۆحانی لە ماوەی سەرۆکایەتی خۆی داشکاندنی تابۆی سەبارەت بە ئەمریکا بوو کە لە گۆڕێدا بوو، ئەویش بە بەرەکەتی ڕێبەری ئاینی خامەناییەوە ئەم کاری ئەنجام داوە. بەڵام وەتەنخا دەڵێت مەبەستی ڕێژیم لە پلەی یەکەمدا بوو و توێژ لەگەڵ ئەمریکا لابردنی گەمارۆکان بووە و پاشەوەی گەمارۆکان نەماون ئێستا دەیانەوێت بە شێوەیەکی دیکە ئەو مۆتەکەیە زیندوو بکەنەوە. What we have right now in Iran is ئەوەی ئێستا لە ئێران لە گۆڕێدا ڕوتێکە، بەڵام دەیانەوێت ئەو مۆتەکەیە سەر لە نوێ زیندوو بکەنەوە. ئێستاکە گەمارۆکان لاچوونە، بەڵام ژۆمان لە خامەنایی و سپای پاسدارانی شۆڕش دەبێت کە دەڵێن ئێمە دەبێت نیگارانیمان سەبارەت بە خۆ دزەکردن بۆ نێو وڵات هەبێت. لەلایەکی دیکەوە ئەندامانی کۆنگرێسی ویلایەتە یەکگرتووەکان ڕای جیاوازیان سەبارەت بە ئەگەری جێبەجێکردنی پەیمانی ناوچی لەلایەن ئێرانەوە هەیە. ئاژانسی نێونەتەوەی وزەی ئەتۆمی پشتڕاستی کردووە ئێران کارگەی سەرەکی خۆی کە توانای سازکردنی مادەی پلەی پلۆتۆنیۆمی هەبوو دەکرا بۆ سازکردنی چەکی ناوکی کەڵکی لێوەربگیرێت، دەستگاکەی لابردووە و جێگاکەی بە چیمەنتەوە پڕ کردوێتەوە. بەڵام سەناتۆرانی ڕەخنەگر نیگەرانن کە بۆی هەیە ئێران پاش لابردنی گەمارۆکان دارایی ئازاد بووی بۆ مەبەستی خۆی بەکاربێنێت. ئەوە ڕوتێک لە ڕووداوەکانە کە دەتوانێت تەنیا وا بکات ئێران لەسەر پێشێلکردنی بڕیارەکانی UN درێژە پێدان بە پشتیوانی لە تیرۆریزم و هەوڵدان بۆ سەپاندنی خۆی لە هەرێمەکەدا هەروە بەردەوام بێت. وەک ئەوەش دەچێت چەکی پارەتان بۆ ئەسەد نردبێت، وەک ئەوەش یارمەتی داراییتان بە حیزبوڵڵا کردبێت. بۆیە ئەو هەموو پارەی دەچێتە نێو گیرفانەکانی ئایەتوڵڵا ماوەیەکی درێژ نامێنێتەوە. جادە و پردی لە ئێراندا پێ دروست ناکەن. ئەو پارەی لە سەرانسەری خۆرهڵات لە پێناو شەردا خەرج دەکرێت. هەروەها ڕێکەوتنی لە نێوان هەردووک پارتاندا هەیە کە ئەگەر هاتوو ئێران پەیمانی ناوچی پێشێل کرد، ئەوە گەمارۆکانی بە ئاسانی بەسەردا دەسەپێننەوە. سەلاحی پیرۆتی، دەنگی ئەمریکا.